سەرنجی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 2 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. ڕێخستنی ڕۆحای پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی یەکەمین کۆنگرەی ئاوارتەی خۆی ئەنجامدا و لە کۆنگرەکەدا تۆلای حاتم موغڵاری ئاماژەی بۆ کردکە لە شارەکەی ڕێبەر ئۆجەلاندا و هەموو شەهیدانەی با ڕێز و پێزانینەوە یاد کردەوە کە لە شۆڕشی ڕزگاریدا شەهید بوون. حاتم موغڵاری لە قسەکانیدا سەرنجی خستە سەر پرۆسی چارەسەری کە با بانگەوازە مێژوویەکی 27 شوباتی ڕێبەر ئۆجەلان وەرچرخایە سەرزەمینەیەکی پراکتیکی و وتیشی تا ئێستا دەسەڵات هیچ هەنگاوێکی بۆ ئاشتی کۆمەڵایەتی نەناوە و پرۆسەکە پێویستی بە هەنگاوگرتنەبەری یاساییە و تەنها با لە دوانی بریقەدار نابێ. حاتم موغڵاری هەروەها ئاماژەی بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان و بڕیارەکانی کۆنگرەی پەکەکە کرد و ئاماژەی بۆ کرد دەبێت باش لەم بانگەوازیە تێبگەین و وتیشی بەرپرسیایەتی ئێمە ئەوەیە بە باشی لەم بانگەوازە تێبگەین و بیکەین با بنەمای کارەکانمان. وتیشی ئەم بانگەوازی بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیک و ڕێی سوسیالیسم و سەرکەوتنی تێکۆشانی یەکسانی و ئازادی ژنانە. لە کۆتاییشدا پەیامی زیندانیانی ژمارە 1 و 2 ڕۆحا خوێندرایەوە کە نووسی بوویان ئەرکی سەرەکیمان خاوەنددارەتی کردنە لەو پێشاتانی کە لا چوارچەوەی پارادایمی کۆمەڵگەی دیموکراتیک و ئێکۆلۆژی و ئازادی خوازی ژن ڕوودەدەن و با کۆمەڵگەی کردنی بانگەوازیەکەیە. زیندانیان هەروەها ڕاشەنگیان کە بەڕێوبەران و تێکۆشەرانی دەم پارتی و کەسانی وڵات پارێز پێویستە ڕۆڵی پێشەنگایەتی بگەڕن و ئامانجەکانیان بەدی بێن و پشتگیری لە تێکۆشانی ڕێبەر ئۆجەلان بکەن. ئەحمەد تورک سیاسەتمەداری باکووری کوردستان و ئەندامیشاندی ئیمراڵی لامیانی بەشداریکردنی لە پانێلێکدا لە شاری مەردین وتی پرۆسەی ئاشتی تاکو ئێستا وەک پێویست بەرەو پێش نەچووە، بەتایبەت هەمواری یاسای سزاکان کا پێشکەشی پەرلەمانی تورکیا کراوە لە ئاست چاوەڕوانیەکاندا نەبووە. هەروە ئەحمەد تورک وتیشی ئەگەر تورکیا لە پرۆسەی ئاشتیدا لە ئاستی چاوەڕوان کراو بەشداری نەکات دۆڕاو دەبێت، چونکە هەمووان لەسەر ئاستی نێودەوڵەتی دانیان بەوە ناوە کە ئەو هەنگاوانەی کە کورد گرتوویەتە بەر مێژووی بووە. ئەحمەد تورک لەبارەی چەکدانانی هێزەکانی ڕۆژاوای کوردستانیش دەڵێت ئەو هێزە چەکداری کە ئەمڕۆ کورد پێکی هێناوە تەنها ئامانجی بەرگریکردنە لا خۆیان و ئەمڕۆژ هەڕەشەی داعش هەر هەیە. وتیشی ئەگەر ئەمڕۆ ئەو هێزانە چەکەکانیان دانێن ئەوە بەو مانایە دێت کە دەیان هەزار چەکداری داعش کە لە کەمپێکی وەکو هۆڵ دەست بەسەرن دووبارە دەست بە چالاکیەکانیان دەکەنەوە. ئەنجومەنی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستان ناڤبەل لە بەلجیکا با بەشداری 120 نوێنەری خۆی 14هەمین کۆنگرەی ئاسایی خۆی بەس لە کۆنگرەکەدا هەڵسەنگاندن بۆ بانگەوازیەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کرا و راپۆرتی کار و چالاکیەکانی 1 ساڵەی ناڤبەلەیش خوێندرایەوە. لە ئەنجامی کۆنگرەکەدا هاوسەرەکانی نوێ حازم بۆتی و ژاڵا ڕۆژهەڵاتی وەک هاوسەرۆکی نوێی ناڤبەل هەڵبژێردران. وەفدی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و حکوومەتی سووریا لە دیمەشق کۆبوونەوەکە لە چوارچەوەی چاودێریکردنی جێبەجێکردنی بڕگەکانی ڕێککەوتن نامەی دەی ئاداردا بەڕێوەچووکە لە نێوان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە و ئەحمەد شەڕ سەرۆکی حکوومەتی سووریا واژۆکرا بوو. دوای گفتوگۆکان بەیاننامەیەکی هاوبەش لەسەر خاڵەکانی ڕێککەوتن بڵاو کرایەوە و بڕیاریشە لە زووترین کاتدا کۆبوونەوەیەکی دیکە بۆ تاواکردنی گفتوگۆکان و بە دوواداچوون بۆ خاڵەکانی ڕێککەوتنەکە بکرێ. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ڕاگەیاندراوێکی هاوبەش بڵاو کرایەوە و تیایدا هاتووە لە دیدارەکەدا باس لا گرنگی خێراکردنی پرۆسەی جێبەجێکردنی بڕگەکانی ڕێککەوتنی دەی ئادار و دامەزراندنی لێژنە هاوبەشەکانی کاری هاوبەش و مەلەفی پەروەردە کراوە. وەفدی کورد و دیمەشق لەسەر چەند بابەتی گرنگیش ڕێککەوتنیان واژۆ کرد، لەوانە یەک دامەزراندنی لێژنە تایبەتەکان با چاودێڕیکردنی جێبەجێکردنی ڕێککەوتنی دەی ئادار، هەروەها هەوڵدان بۆ چارەسەرکردنی
دەستپێکردنی ئەو کێشانەی کە ماونەتەوە پەیوەست بە تاقیکردنەوەکان و سەنتەری تاقیکردنەوەکان و دەست بەسەرکردنی مافی خوێندکاران و ئارامی پرۆسەی خوێندن، هەروەها گفتوگۆکردن لەسەر میکانیزمەکان بۆ ئاسانکاری گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانیان، کاراکردنەوەی فایلی گەڕێکی ئەشرەفی و شێخ مەقسوود و هەڵ دەدرێت بۆ دۆزینەوەی چارەسەرێک کە خزمەت بە سەقامگیری و کۆمەڵایەتی و ئارامی بکە. هەروەها لە خاڵی کۆتاییشدا هەردوو لا پابەندبوونی خۆیان با گفتوگۆی بنیاد نەر و بەردەوامی هاوکاری دەربڕی کە خزمەت با یەکڕێزی و سەروەری سووریا بکات. فەرماندەی گشتی هێزەکانی یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەبارەت بە هێرشی مین ڕێژکردنی شانەی چەتەکانی داعش لە سەر ڕێگەی خاڵێکی پشکنینی هێزەکانی قەسەدا لە سەر ڕێگەی ڕەقە حەسەکە ڕاگەیاندراویان بڵاو کردەوە. ڕایانگەیان لە بازگەی سەباح الخەیر کە دەکەوێتە سەر ڕێگای ڕەقە حەسەکە شانەی چەتەکانی داعش مینێکیان لەسەر ڕێگای ئۆتۆمۆبیلێکی هێزەکانمان دانابوو لە ئەنجامدا سێ ئەندامی هێزەکانمان شەهید بوون و ئەندامێکی دیکەشمان بریندار بوون. شایانی باسا کاکردەوە تەرۆریستیەکان لە چوارچێوی زیادبوونی جموجۆڵەکانی ڕێکخراوی داعش لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە تایبەت لە دەوروبەری ناوچەی هۆڵ و گوندەکانی ڕەقە و حەسەکە ڕوویداوە. مارتین شێردوان هاوسەرۆکی گروپی چەپی پەرلەمانی ئەوروپا لە میانەی سەردانەکەیدا بۆ ڕۆژاوە لەگەڵ ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی بەشی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆ بەڕێوەبەری دیداری کرشان دەکا بە ئامانجی پاڵپشتیکردنی زیاتر لە تێکۆشانی ئازادی و دیموکراسی لە ناوچەکە سەردانی ڕۆژاوایان کرد. ئیلهام ئەحمەد لە دیدارەکەیدا ڕایگەیاند ئیدارەی خۆ بەڕێوەبەری لە سەرەتای دەستپێکردنی دانوستانەکانی ئاشتی لەگەڵ پەکەکە لە ئاستە جیاجیەکاندا پەیوەندی ڕاستە خۆی لەگەڵ تورکیادا دەست پێ کردووە. هەروە ڕاشیگەیان کە نێوەنگری لایەنی سێم پێویستە بۆ ئەوەی کە ئەم دانوستانانە سەرکەوێت. هەروە لە میانی کۆبوونەوەکاندا جەخت لەوە کرایەوە کە گروپی چەپی پەرلەمانی ئەوروپا ئامادەیە لەسەر ئاستی ئەوروپا پشتیوانی کردداری پێشکەش بە ئیدارەی خۆ بەڕێوەبەری بکات و دوا بە دوای کۆبوونەوەکانی شاندەکە سەردانی کەمپی ڕۆژیان کرد کە تایدا 2323 بنەماڵەی داعشی تێدا نیشتەجێن. دارا فاروق بەڕێوەبەری ڕوبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکانی سەربا وەزارەتی ناوخۆ لە باشووری کوردستان لەوانەیەکدا ڕایگەیاند کە لە ساڵی 2018ەوە ناوی 90 کۆمپانیا تۆمارکراون کە لە بازرگانیکردن با مرۆڤ و ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە تێوەگلاون. وتیشی کە ئەم جۆرە لە تاوان فۆرمێکی نوێی هەیە و ئالۆزە بۆیە پێویستی با کەسانی پسپۆڕ و کارامە هەیە لەو بوارەدا. هەروە بەو مەبەستەش بەڕێوەبەرایەتیەکان خولی مەشق و ڕاهێنان و وانەی تایبەتیان لەبارەی ئەو جۆرە بازرگانیا پێشکەش کردووە. ئاماژە بەوەش دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرێکی تایبەتی بۆ بەرەنگاربوونەوەی بازرگانی با مرۆڤەوە دامەزراندووە و لە ئێستادا 8 نووسنگەی هەیە لە چەند ناوچەیەکی جیاواز. هەروەها ناوبرا و ئاماژەی بە دەستگیرکردنی چەندین گروپی پزیشکی ڕێکخراو کرد کە ئەندامانی جەستەی مرۆڤ دەدزن و بازرگانی پێوە دەکەن. لە مەراسمی 50 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان یەنەکە لە شاری سلێمانی بافێل تاڵبانی سەرۆکی یەنەکە وتارێکی پێشکەش کرد و لەبارەی پرۆسەی ئاشتیەوە قسەی کرد. بافێل تاڵبانی ڕایگەیاند ئەوە خەریکە ئاشتی ڕوودەدات لە نێوان تورکیا و هەواڵەکانمان لە شاخ و ئێمە بەشێکی سەرەکی بوون لەو پرۆسەیە. هەروەوتیشی بەبێ ئەوەی یەکجار پەنجەیەکی یەکێتی بچێتە ناو خوێنی خیانەتەوە ڕایگەیاند کە یەنەکە سازشی نەکردووە و نایشیکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا جەباریاوەر شارەزای بواری سەربازی سەرنجی خستە سەر پرۆسەی چارەسەری و باسی لە دەستپێشخەریەکەی ڕێبەرۆجەلان کرد. هەروەها باسی لا کۆنگرەی پەکەکە و هەوڵەکان بۆ ئاشتی و هەنگاوەکانی دەوڵەتی تورکیاش کرد. جەباریاوەر لە قسەکانیدا ئاماژی با گرنگی هەوڵەکانی ڕێبەرۆجەلان کرد و وتی بینیمان بە ڕێزۆجەلان لە زیندانەوە دەستپێشخەریەکی گەورەی کرد و ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی تورکیایە
بۆ ئەوەی گۆڕانکاری لە دەستوردا بکات و لێبوردنی گشتی دەربکات و زیندانیانی سیاسیش ئازاد بکە. هەروەها بارودۆخێک فراهم بکەن کە پارتیکرێکارانی کوردستان لە قۆناغی چەکداریەوە بگوازرێنەوە بۆ قۆناغی ئاشتی و وەک حیزبێک بەشدار بێت لە خەباتی سیاسیدا. جەبار یاوەر باسی لا تێکۆشانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتیش کردووتی دەم پارتی ڕۆڵی سەرەکی هەیە لە قۆناغەکەدا و لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەدا کۆبووەتەوە بۆ جێگیرکردنی ئاشتی. ماڵپەڕی دەنگی دەستگیرکراوەکانی کورد و ئێران ڕایگەاندووە بارودۆخی تەندروستی زەینەب جەلالیان زیندانی سیاسی کورد لە زیندانی یەز ناجێگیرە و لە وەرگرتنی چارەسەری پزیشکیش بێبەشکراوە. هەروە ماڵپەڕەکە ئاماژە بەوەش دەکا ئەو ژنە زیندانیە سیاسی کوردە ئێستا لە 18هەمین ساڵی زیندانی هەتایی خۆیدایە و بەپێی ئەنجامی پشکنینەکانی پێش و پێویستی بە ئەنجامدانی نەش دەرگەری هەیە. باس لەوەش دەکەن زەینەب جەلالیان چەندین جار لەلایەن بەرپرسانی زیندانی یەزەوە ڕوبەڕووی توند و تیژی و سوکایەتی بووە. ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی لە راپۆرتێکدا ڕێژەی پیتاندنی یۆرانیۆمی لەلایەن ئێرانەوە بڵاو کردەوە و ڕایگەاندووە ئێران لە چەند مانگی ڕابردوو با ڕێژەی لە 60% پیتاندنی یۆرانیۆمی زیاد کردو. ئاماژە بۆش دەکەن تاران تاکە وڵاتی ناتۆمی جیهانە کە یۆرانیۆم تا ڕێژەی 60% دەپیتێنێت. هەروە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم داوا لە تاران دەکات دەستبەجێ سیاسەتی خۆی بگۆڕێت و هاوکاری تیمەکانی دەستگاکەیان بکات. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.